بەشداری فراوانی چین و توێژەکانی سنووری دەڤەری شارە زۆر و هەرێمی کوردستانە لە پرسەی مامۆستا عەبدولقادر ساڵح لە قەزای شارە زۆر. بەشێک لە هاوڕێ و هاوڕێبازەکانی مامۆستا لە ڕێگەی مایکی پەیامەوە باس لە ئاکارە بەرز و درەوشاوەکانی مامۆستای کۆچکردوو دەکەن. کارگێڕی مەڵبەندی شارە زۆری کۆمەڵ دەڵێت هێندەی بۆ کۆچی مامۆستا گریاوە، هێندە بۆ گیان لەدزانی باوکی نەگریاوە. وڵا قوربان جگە لە چاکی مامۆستای شتێکی تر نییە. من ئومێد مەخواست خۆزگا مامۆستا عەبدولقادرم نەناسێ. سوێن بەخوا بۆ باوکمان ئەوە نەگریاوین. هیچ کەسێک لەو برابەرزانەی ئێمە بۆ باوکی و بۆ کەسوکاری خۆمان ئەوە ناڕەحەت نەبووین. خوای پەروەردگار پاداشتی باتەوە و گومانیشمانیە کە جێگەی مامۆستا عەبدولقادرمان بۆ پڕ ناکرێت ئێمە. خەڵکێکی زۆر بەدەمەوە هاتن هەر لە نەخۆشکەوتنەکەی کە لە ماوەی هەفتەیەک لە خەستەخانە بوو لە نەخۆشخانەی بەخشین چین خەڵک هاو و پاشان ئەم بەیانێکی کە ئەسپەردەمان کرد هەر لە شەوە کە نوێژمان کرد و پاشان ئەم بەیانە برمان بۆ سەقەبران حەشەمات و خەڵکێکی زۆر بەشدار بوون لە تەشیعی جەنازەیە و پاشان لە نوێژکردنیە. بە شاهێدی هاوڵەکانی کۆچی مامۆستا بۆ شایەکی گەورە لە تەواوی کایە سیاسی و پەروەردەیەکان دروست دەکات و بە ئەستەم دەتوانێت پڕ بکرێتەوە هەر لەبەر ئەوە هاوڕێکانی بەکوڵ بۆ کۆچی دەگریان و فرمێسکیان دەڕشت. دەستدانی ورایەکی ئازیز و خۆشەویستمان مامۆستا عەبدولقادر کلێنێکی گەورە لە ستورەکەمانە دروست ئەکات. حتمان هەر کەسێک دینداری بکە و هەر کەسێک یەوێ کەلیمەیەک بگەێنێ لە دەستدانی خەسارەتە بۆ ئێمە. ئێمە وا هەست دەکەین کۆچکردنی مامۆستا تەنها لە ڕووە ئیداریە حیزبیەکەەوە زەرری لێ نەداوین بەڵکو لە هەموو کایەکانی دیکە و لە هەموو ئەو ڕوانی دیکەەوە مامۆستا عەبدولقادر بەڕاستی بە ڕۆشتنی کلێنی گەورەی دروست کردووە لە نێومانە. وەکو ئەو دوو خولاوە ئەو دو ساڵیش ئەو دو ساڵە ڕۆژێک نەبووە مامۆستا جەنابی لە کارێکە لە ئیشێکە بڵێ نابێت یان ناتوانم یا بۆم ناکرێ بەڕاستی هەمیشە مامۆستا گیان لەسەر دەست بوو هەمیشە بەڕاستی زۆر ڕۆحسووک بوو زۆر یەکسان بوو لەگەڵمانە پیاوێکی کۆمەڵایەتی بوو پیاوێکی سەخی تەبیعەت بوو. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانیش بەم شێوەیە باس لە دڵسۆزی مامۆستا لە کاری حیزبیدا دەکات. قسە خۆش و دەم بە خەندە بوو دەم بە خەندە بوو لەگەڵ ئەوانە شاکە ئەگەر بێت و نەحەزیەکیان بکردایە. سیفەتێکی مامۆستای بەڕێز کۆچکردوو خوای لێی خۆش بێخوا ئەوە بوو ئەگەر خۆی تەنها بمایەتەوە دەوروبەرەکەی هەموو هەڵوەریایە ئەم پیاوە نە لە ئەخشا چۆکی دانە ئەدا نە ئەسووە بچووکترین گومانشی بۆ دروست نابوو هەر خۆی بە تەنها ئەمایەوە وەکو کاروانێک ئەڕۆی بەڕێوە. بەدەمەوە هاتنی چین و توێژە جیاوازەکان بۆ پرسەی مامۆستا عەبدولقادر ساڵح ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ و لە پرساوی مەڵبەندی شارە زۆری کۆمەڵ شاهێدیە بۆ مامۆستای کۆچکردوو کە کەسێکی دڵسۆز و لە خۆبرد و خۆشەویستی ناو کەس و کار و حیزب و دەوروبەرەکەی بووە بە ڕووسووریەوە گەڕایەوە بەردیوانی پەروەردگار. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.